سڵاو لێ سڵاو لە بەڕێزیشە بەخێربێن. ئەمڕۆ بۆ لێرەیت؟ وڵای ئەمڕۆ ئەبینین کە ڕۆژی ینی وەکو ڕۆژی خوێندکاران وایە بۆ خوێنەران کە پێشانگای کتێبە. منیش وەک خوێندکارێکی زانکۆ وەک خوێنەرێک هاتووم بۆی بگەڕم بە دوای کتێبی دڵخوازی خۆمە و وەکیشە زانین کە لە ئێستا ئەم بۆنانە بەڕاستی پێویستیە لەبەرەوەی لەم بارودۆخەنە هەموارەیە و لەوەی کە هیچ جوانیەک لە وڵاتیان نەماوەتەوە، هیچ مقدساتێک و پیرۆزیەکیان نەهێشتووە، بۆیە پێشانگایەکی لەم شێوەیە جێی دڵخۆشیە بۆمە. هیوایەکی بچووکیش بێ ئەماناتێک کە خوێنەر ماوە. بەڵێ کتێبە دڵخوازانی تۆ چین بە دوای چ کتێبەکە ئەگەڕێیت؟ حەز لە چ جۆرە کتێبەکە بیخوێنیتەوە؟ بەڵێ ڕاستی ئیتر هەر ئینسانێک هەر مرۆڤێک کە ساڵانێک کتێبەکە خوێنێتەوە لە ڕۆمان و لە شێعر و لە چیرۆکەوە دەست پێکە، بەڵام ئیتر دوای ماوەیەکیش ئەبێ وردە وردە بەرەوە قوڵبوونەوە بڕۆین. من لە ئێستاە ئەگەڕم بە دوای کتێبی دڵخوازی خۆم لەسەر دەروون شیکاری سیگمۆند فروید و لەلایەکی تریشەوە لەسەر میتۆلۆژیای یۆنانی گریکەکان. بابەتی خۆتە واتی بابەتی خوێندنی خۆتە؟ خوێندنی خۆم خوێندن و ئەدەبی ئینگلیزی زمانی ئینگلیزیە. من تەنها ئەدەبی ئینگلیزی ئەخوێنم، بەڵام لە ئێستا خۆم ئەمە بە دوای ئەدەبی وڵاتانی تر ڕۆم، چونکە سەرچاوی هەموو ئەدەبەکان بەڕای من گریکی کۆنە. ئەگەر ئێمە لە گریکۆ دەست پێ نەکەین فەیلسوفەکانی تریش باوەڕ ناکەم بتوانم بناسم. چەند ساڵاوە بە قوڵی خەریکی خوێندنەوەی؟ ئەڵبەتە هەمومان لە 6 ساڵی و 7 ساڵی دەستەکەین بە خوێندن و خوێندنەوەوانە، بەڵام وەک پێوترێ خوێندکار وەکو خوێنەر نییە با بڵێن دانیشێت متابعی کتێبەکە بەدڵی خۆی بێت. چەند ساڵە خەریکی خوێندنەوەی؟ ڕاستی یەکەم سەرەتای خاڵی دەستپێکردنی من کاتێک تەمەنم 11 ساڵ بوو، یەکەم کتێب بە ناوی 4 مۆمی دوات داگیرساو کە دەلالەتی لە 4 پارچەی کوردستانە کرد. ئەو کتێبە جوانترین و گەورەترین دەواازەی ژیانی من بوو. لەوانێ ئیتر شێر و چیرۆکی مناڵانم ئەخوێندەوە، بەڵام ئەوەی ئەم چەند ساڵی دوایی کە لە زانکۆوە کە چوومە زانکۆ نیوەی هیواکانی منی کوشت، ئەوە نەبوو کە چاوەڕێمە کرد. ئیتر هەموو ئەو خەونانی کە من هەموو یەک سەری بڕین و زیندە بەچاڵی کرد. بۆچی؟ لەبەرەوەی من تەوەقوعمە کرد شوێنێکی ئەکادیمیە خوێندن بێت، ئەو ڕۆژانی کە ئەچم بۆ خوێندن بە قەلەقی نەچم ڕۆژێ بایکۆتە ڕۆژێ داما ئەو تا من ئێستا چەند مانگە چاوەڕێەوە کە مامۆستاکانم ببینمەوانێ و بە خوێندن شادمۆکە کۆتا ساڵی زانکۆمە. یعنی بۆیە ئەتوانم بڵم قوڵی من کە دەستم پێکرد ئەم چەند مانگەیە کە زانکۆ بایکۆتە زۆر بە تەواوەتی چوومە ناو ڕۆخی کتێبەوانێ. دەوترێ کتێب هاوڕێ ژیانە، بەمانەیە کە دەوترێ کتێب باشترین هاوڕێیە، تا چەند وایە؟ بەڵێ بێگومان وایە هەریکەمان کە ئەخوێنینەوە بێ پرسیار لە خۆمکین بۆ ئەخوێنینەوانێ بۆ ئەخوێنیتوانێ بەڕای من خوێنەوە بۆ شتێک نییە هەست بکاتەوە لە ناو کۆمەلگایی بە پێچەوانەوە خوێندنەوە ئەو کا بە چاو دێر بەسەر کۆمەلگاوە دەرتەهێنێت لەو بازاڕی کە نیچە باسیەکە لە هێرد مێنتاڵەتی دەرتەهێنێتەوە لەو بازاڕ و تۆ ئەبی بە چاو دێر بەسەر کۆمەلگاوە. و من ئەوەی کە کتێب فێری کردوم ئەوەیە کە هەستی پێویستی بە یاخیبوونی یاومەتە، ئیتر یاخیبم لە خۆم لە دەوروبەرەکەم لە هەر شتێک بەگرنگەوە لە کۆتاییە منیش تاکێکی یاخیم. پێوەکەمی دەرەخەی وەڵایتر لەوانەیە ئەگەر توبێت شانازیە بۆ کوردستان کەسانی خوێنەرۆک و بەڕێستی تیابێت. زۆر سوپاس دەکەم. سوپاس. ئەوەندەی متابعە و کردبێت ناونیشانەکان تا چەند لە ئاستی خواستی ئەو کڕیارەدایە ئەو کەسەیە کە بخوێنێتەوە ناونیشانەکە تا جاسەکە ناونیشانی تازەی تێدایە زۆر دووبارە نین. وڵای ئەوەی من ئاگادار بم چەند کتێبخانەیەک هەن بە شێوەیەکی گشتی، ینی من لە بەرهەمەکانیان ڕازیم یەکێک لەوانە کتێبخانی ڕەهەندە، ینی حەز ناکەم ناویش بڵم بەڵام بەگشتی هەموو کتێبخانەکان دیارن، ناونیشانی زۆر جوانە هێنن، بەرەو پێشچوونێکی جوان هەیە لەلایەن تاک سەربەخۆ خۆیەوە کۆمەڵە وەرگێڕەکان ئێستا بۆ نمونە دەروون شیکاری سایکۆئەنالیز لێرە بابەتێکە زۆر پەراوێز خراوە، بەڵام چەند وەرگێڕەکان زۆر بە جوانی گرنگی پێ بەڵام بەداخەوە ئەگەر باز لە کتێبخانی گشتی سەر بە دەسەڵات و دەوڵەت بکەین هیچ شتێکی نوێ نابینین، هیچ بەرهەمێکیان نییە. تا چەند هەوڵدراوە داشکاندن بکرێت بۆ هاوڵاتیان بەدات لەم دۆخە سەختی ئێستا کە قەیرانێکی ئابووریە بە تایبەتی ئێوەی چینی خوێندکاران کە خوێندکاری زانکۆ پەیمانگەکان پێویستە لە هەموو کە زیاتر ڕەچاوی باری ئابووریان بکرێت، چونکە ئێوە دەوترێ کار ناکەن هێشتا خوێندکارن، بە تایبەتی گەنجە کوڕەکان بە تایبەتی ئەوانە کە ئیش و کارێکی وایە نییە. تا چەند هەوڵدراوە ڕەچاوی ئەوە کراوە داشکاندن بکرێت بۆ کتێبەکان هەستە پێکردووە؟ داشکاندن ڕاستێکی بەڕێژەیەکی زۆر نییە و بە تایبەت بۆ خوێنەران لە کتێبە ئینگلیزەکانە داشکاندنێکی زۆر کەم ئەکرێ با ئەوگلەیە بگەێنین وەک پێشنیارێک کەمێک داشکاندن لەوەیە کەمە، بەڵام هێشتاش خۆش حاڵانە ئەو کتێبخانانی کە سربەخۆن و هێشتا لەسەر باری شانی خۆیان وەک کتێبخانە جوانەکانی ئەندێشە و غەزەل نووس و ڕەهەند و ئەمانە داشکاندنی باشەکە من وەک خوێنەرێکی بەردەوام و سەردانیکەرێکی بەردەوامیان هەست بە و هاوکاری ئەەکەم. دەڵێ کەواتە ناتوێت لە خوێندندا بڕێ؟ لە خوێندنەوە دانابڕێم، بەڵام خوێندن لەوانێت لە دەواازەیەکی تر و لە ڕێگایەکی تر و لە شوێنێکی تر بە خوێندن دەست پێ بکەمەوە ئەو کاتە ئەبێت بە خوێندنی تەواوەتی من. ڕاستە من لەوانە فیزیکیان لێرە لە دایک بوو بم و لێرە خوێندنی زانکۆم تاوا کرد، بەڵام بەڕای من مرۆڤ لەو شوێنە لە دایکە بێ کە خەونەکانی یەتە دی.